دووکەڵی ماسی برژاوی بارێ لە هەناوی گوێزە چڕەکانیدا بەرز دەبێتەوە. لە دامێنیشیدا چەندان خێزان سفرەیان بە ماسی سەلەمون ڕازاندوێتەوە، کەشێکی تەواو جیاوازی گەشتیاری لە ناو ئەم سروشتە جوانەیان دروست کردووە. کاک ناسەر بەخێر بن، ئێوە هاتوون بۆ بارێ. ژینگەکە چۆن بینی و چۆن پرۆژەیەکە ئەگەر خەڵکی تریش چاوی لێ بکە؟ ئێوەش بەخێر بن بۆ گوندی بارێ. وەڵی جوانترین شتە بەلای منەوە. ئیتر باسییان نەکرد ماسی سەلەمون لە بارێ هەیە و ئەمانە من یەکەم جارە بێم. ئیتر شتێکی زۆر جوان و ئینە بەلامەوە. ئەی کاکامی تۆ ئەڵێ چی؟ وەڵا بەخێر بێن بۆ باری بچووک. وەڵای شتێکی زۆر جوانە و هیوادارم ئەم حکومەتە پشگیری ئەمانە بکە، ڕێنماییان بکە بۆم ئیشانە و بۆی ئەم ئیشەوە چەنەها خەڵکی تر لەسەر ڕێگاوبانەکان ئیسفادەی لێیەکە و چەنەها خەڵکی ڕەنگە بیانی و ئەمانش عەرەب و مەرەب ڕووبکەنە ئەم شوێنانە خەڵک ئیسفادەی لێیەکە، هەتو هەر چۆنێک بێتە ئێرە خەڵک ئیسفادەی لێیەکە. پرۆژەی ماسی سەلەمونی سوورکیە و لە باری بچووک کە دوایین گوندی شارباژێڕە و هاوسنوورە لەگەڵ گوندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ساڵی 2014 دروست کراوە. شوێنی بەخێوکردن و برژاندنی ماسی سەلەمونە، بەو هۆیشەوە جوڵەی گەشتیاری دروست بووە. لە ڕووی جوگرافیەوە ناوچەیەکی بەرز و نزمیە، ناوچەیەکی کوێستانیە و ناوچەیەکە تا ڕادێکی باش دوورە لە شاری سلێمانیە و لەسەر سنوورۆک و جەنابتان ئەزانن کە ئەمەی من لە بەردەمی داوەستاوم و لە پشتمەوە دیارە چیای سوورشێوە، لە پشتی ئەم چیایە سنووری ڕۆژهەڵاتی کوردستان دەست پێیەکە. جوانی سروشتەکە بۆ خۆی جیاوازیەکە لەگەڵ ناوچە گەشتیارەکانی دیکە لەگەڵ ئەو پرۆژانی کە کراون. خاڵی یەکەم، خاڵی دووەمیان بوونی ئەم سەرچاوە ئاوە سازگارەیە کە جەنابەت ئەیبینی، ئاوێکی سارد، ئاوێکە گەشتیار هەرچەندێک بەهۆی ڕێگاکەشەوە ماندوو بێ بەڵام بە دەم و چاوشتنێک بە خۆفێنکردنەوەی بەڕاستی ماندووبوونەکەی ئەڕوە. خاڵی سێمیان بوونی خودی ماسی سەلەمونە، لەبەرەوەی جەناب داگەداری کە ماسی سەلەمون لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا ماسیێکی کەمە. هۆکارەکەشی چییە؟ کەمە لەبەرەوەی لە ناو ئاوە ساردەکان لە ناوچە کوێستانەکانیان ئەژی. سازکردنی ماسی بە ئاوی سازگاری کانێوەکانی سنوورەکە لە پاڵ سێبەر و چڕی باخ و باخاتە زۆر و زەوەندی ناوچەکە دیمەنێکی ناوازەی ئەم سروشتەیە. کاتێکیش دێتە سەر سازکردنی ماسی ئەوە وەستا دڵشاد ئەوەی دەیزانی پێیوتین. البته جگەرەیەکە باسکرات یاوێتمەدی ئەم ماسیە جیاوەسی لە ماسیکار لە ماسیکێ چونکە لە ئاوی سازگاردا دەژی. هەروە ئەم ماسیە وەکو پێگاتە و وەکو سازکردنی جیاوازترە لە ماسیکە. هەڵبەتە ئێمە وەستای کارامەما هەیە، تە پێگاتەکەی ئێمە چییە کە لێرە بەکارێنین ئاوی ترشما هەیە، ڕووبی هەنارە و زایدەن لەگەڵ خوێیە. لە ناو سروشتی جوانی شارباژێر بە تایبەتی لە گوندی بارەی بچووک پرۆژەیەک بنیاد نراوە کە ئەویش پرۆژەی ماسی سەلەمونە. وای کردووە ساڵانە بە هەزاران کەس لە ناوچە دوورەدەستەکانی ئەم شوێنە بێنە سەردانی و چێژ لە سروشتە جوانەکە و ماسی سەلەمون وەربگرن. ئیتر کاتی ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پشگیری لەم جۆرە پرۆژانەی کەرتی تایبەت کات کە لە چەند ڕوویەکەوە سوود دەگەیەنێ بە ژێرخانی ئابووری بە تایبەت بۆ بژانەوەی گوندنشینان و گوندەکان کە ئێستا لە هەموو کازیاتر پێویستیان بە ئاوەدانکردنەوە هەیە. عومەر کەریم گەلی کوردستان، گوندی بارێ، شارباژێر.